ڕاوێژکارێ ئاسایشە نەتەویە ئەمریکا ڕادەگهێنێک و کۆمارە ئیسلامیە ئێرانی سەدەمە سەرەکە کێشێن ڕۆژهەڵاتە ناوینە دۆه سێشەمێ جبینە ڕاوێژکارن ئاسایشە نەتەوەییên ئەمریکا رووسیا و ئیسرائیل لە ئۆرشەلیم قودس پایتەختە ئیسرائیل بەڕێوەچوو دەجبینە کۆ بە ئامادەبوونە بنیامین نەتەنیاهۆ سەرۆک وەزیرن ئیسرائیلێ بەڕێوەچوو هەرسێ ئالیان ڕەوشە ئەمنیا ڕۆژهەڵاتە ناوین و بەرفەرهبوونە هەژمونە کۆمارە ئیسلامیە ئێرانێ دە سووریەدا گوت و بێشکردن جۆن بۆلتۆن ڕاوێژکارێ ئاسایشە نەتەویە ئەمریکا دەجبینە دەڕاگەهاند ئێران سەدەمە سەرەکە کێشێن ڕۆژهەڵاتە ناوینە و پشتەبانیا میلیسیên تەرۆریستی و کردێن تەرۆریستی دکێ ڕاوێژکارێ ئاسایشە نەتەویە ئەمریکا ئاماژە بۆی چەندێژیدا و ئێران پشتەبانیا میلیسیên عێراقی و میلیسیên ئەنساڕوڵڵاه لە یەمەن و حزبوڵڵاهی لوبنانی دکێ هەروەها هەوڵ دەدێ پشتەبانیا میلیسیên ئەفغانیشی لە دژی ئەمریکا بکێ هەروەها دەجبینەدا نیکۆلای پێترۆشیڤ ڕاوێژکارێ ئاسایشە نەتەویە رووسیا بەروڤاژیێ ئەمریکا ڕاگەهاند و ئێران لەگەڵ رووسیا دە سووریە دەشەڕێ دژی تەرۆرێ دکێ هەروەها نیکۆلای پێترۆشیڤ پشتڕاستیدا ئیسرائیل و گوت و رووسیا ڕێنادێ ئێران مەترسیە لەسەر ئەولەهیە ئیسرائیلێ دروست بکێ و گوت و رووسیا دخوازێ ئیسرائیل دە ئاسایش و ئارام یەدەبژیت